بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە وانەی پێشووە باسی ئەو حیل و فێڵە حرامانم بۆ کردن کە خەڵکێک ئەیگرێتە بەر بۆ ڕاکردن لە پەیامی خوا و ڕاکردن لە ئەحکامی شەریعەتی خوا. دیارە هەر حیلە و فێڵێک لە پشتی حیلە و فێڵەکەوە ئینسان لە یەکێک لە ئەحکامی شەریعەت ڕابکات بۆی جێبەجێی نەکا فێڵێ بکات بە هەر شێوازێک لە شێوازەکان بێ حرامە و باسی ئەصحاب سەبتمان بە درێژی کرد. ئەوەی ئەمڕۆ لە خزمەتتان ئامێ باسی بکەم بریتێ لەوەی هەندێ مەخاریجی فقهی یان بە زمانی عامەی خۆمان بڵێن هەندێ حیلەی شەرعی هەیە کە لە شەریعەتە بە دروست و ڕەوا دانراوە. ئەچینە خزمەت قورئانی پیرۆز. خوا جەلە جەلالوهو باسی داستانی ئەیوبمان بۆ ئەکا عەلەیهی السەلام. ئەیوب عەلەیهی السەلام دیارە کەسێکی زۆر خوا پێدا و دەوڵەمەند، ئەولادی زۆر، خەدەم و حەشەمی زۆر، پارۆ سەرەت و سامانی زۆر. خوای گەورە ئیبتیلای کرد بەوەی کە هیچی نەهێشت. هەموو ئەو ماڵ و سەرەت و سامانەی کە هەیبوو، ئەولادەکانی هەموویان ئەولاد مردن، عەبدەکانی نەمان، هیچی بەدەستەوە نەما، تەنانەت ئەو خانووی کە تێدا ئەنیش نەما. و لە سەرووی ئەمەشەوە لاشەی تووشی دەردێکی زۆر گەورە هات و های لێ هات کە نەتوانێت لەناو ئاوایی و لەناو ڕۆشنایی خەڵکە بژی، مەجبور دوور کەوتەوە لە خەڵکی لە شوێنێکی چۆڵە لەوێ ژیانی بەسەر ئەبرد. طبعا ئایا هۆکاری ئیبتیلاکەی خوا چیە بۆ ئەم پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام؟ زۆر ڕیوایەت هەیە. هەندێک لە ڕیوایەتەکانە فەرمێ جارێک فەقیرێک هاتە بەردەم ماڵەکەی، جوان جوابی فەقیرەکەی نەدایەوە. طبعا بۆ پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام ئەوە نەشیاوە، بۆیە خوای گەورە عقوبەیدا لە بەرامبەر ئەمە. قسەی تری و ڕیوایەتی تر زۆر لەسەر ئەوەی لەسەر چی خوای گەورە ئەم ناڕەحەتی توش کرد. بە هەر حاڵ سیدنا ئەیوب عەلەیهی السەلام خوای گەورە تووشی دەردێکی زۆر عەجیبی کرد. بەردەوام ذکری خوای ئەکرد، ئەپاڕایە و ئەلاڵایە لە ڕەب العالەمین، خوای دەروی خێرم لێ بکەیتەوە، تەسبیحاتی خوای ئەکرد، هەتا خوای گەورە طبعا دەروی خێری لێ بکاتەوە. خێزانی ئافرەتێکی زۆر سابیرە بوو. طبعا یەکێک لە نیعمەتە زۆر گەورەکان بەسەر ئینسانەوە بریتێ لە ئافرەتی ساڵحە کە لە خزمەتی ئینسانە بێ. لە ڕاستیە ئەگەر بڵێن نیعمەکان بەسەر ئینسانەوە لە دوای ئیمان و صحەت چییە، ئەکرێ بڵێن هاوسەرێکی ساڵحەیە کە لەگەڵ ئینسانە بێ، مطیعی بێ. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه و آله وسلم ئەفەرمێ کاتێک کە سەیری ئەکەی سروڕیەتە ناو دڵتەوە، کە قسەیەکی پێ ئەڵێ بەگوێتەکە، ئیطاعەت ئەکا، ئەمە زۆر خۆشبەختێکی گەورەیە بۆ ئینسان و ئینسانەکان زۆر هەوڵی بۆ ئەدەن. ئەمەش ئەوە ناگەیەنێ یعنی ژن و مێر لە ماڵەوە کێشە و مەشاکیلیان نەبێ. و طەبیعەتی حاڵە دوو کەس لە شوێنەکە بژین دەمەقاڵە و ئەوانە هەر ئەبێت گرنگە پیا و ئافرەت لە یەکتر تێبگەن کە خوا بۆ یەکتری هەڵبژاردوون. ئەم فەلسەفەیە زۆر گەورەیە. لە ڕاستیە ئەو کەسەی کە ڕازی نەبێ بە بەشەکەی خۆی ئارام نییە لێرە. بۆیە تۆ کیت، چ کارەیت، چ ئیشی، خوای گەورە ئافرەتێک لە ئافرەتەکانی ئەمەتێک لە ئەمەتەکان هەڵبژاردەوە بۆ تۆ. ڕازی بە بەشەکەی خۆت لەعەلە خوای گەورە دەوی زیاترت لێ ئەکات. ئەیوب عەلەیهی السەلام زۆر ڕێزی خێزانی لەلا بوو و زۆر خێزانی خۆشەویست و خێزانیشی ئەوی بە هەمان شێوە زۆر خۆشەویست. لە حەزات ئەم پیاوە نەخۆشەی بەجێ نەئەهێشت، هەمیشە بە دەوریەوە. ڕۆژێکیان بۆ پەیاکردنی هەندێک خواردن ئەبوایە بچوایە ئیشی بۆ خەڵک بکردایە، هەتا شتێکی دەستکەوێ خواردنێکی کەم بهێنێ خۆی و ئەیوب عەلەیهی السەلام بیخۆ. ڕۆژێکیان چوو کەمێک تەئخیر هاتەوە. ئەیوب عەلەیهی السەلام کاتی ذیکر و نوێژی بوو، ئەبوایە کەسێک بێ پاکخاوێنی ڕاگرێ بۆی ذیکرەکانی بکە. تەئخیر بوو لە ذیکرەکانی، تووڕەبوونێکی سیر، هەڵچوونێکی سیر لە ئەیوب عەلەیهی السەلام سوێنی خوارد ئەگەر ئەم ئافرەتە هاتەوە 100 داری لێ ئەدەن. بیرکەنەوە
لدواي لحظاتك طبعا إنسان هم إنسانك هالشوني أبي سبحان الله لدواي لحظات يكسر بشيمان أيوب عليه السلام بشيمان بيو بيري كردوا أم آفرة الصالحة يا خواناسة هم الرجل لقلياتي هم اللحظات هلايكي كردوا أم سوينا زور قرز بولا سردلي ني أزاني تشيبكا لا شيء ماندو لسر جيكا كوتو نازانت شون أم سويني جيبا جيك كاتكوا خوا جل جلاله درو خيري لأيوب عليه السلام كردوا درو إيكي زور قورا رب العالمين صحتي باش لا شيء ساغ سروة سامانك زوري بوناردوا قنجي كردوا لاوي كردوا خوي خزاني بەڵام نەی ئەتوانی ئەم سوێنەی جێبەجێکە زۆر بەلایەوە زەحمەت چۆن 100 دەربدا لە ئافرەتێک کە ئافرەتەکە ئەو پەڕی ئیطاعی کردووە ئەم لە هەڵچوونێکە ئەم سوێنەی خواردووە خوا جەل جەلالوه دەروازەیەکی کردەوە بۆ ئەیوب عەلەیه السەلام دەروازەکە ئەمەیە لە قورئانە باسی کردووە فخذ بيدك ضغثا فاضرب به ولا تحنث بەدەستی خۆت 100 عود 100 پوش بقرا بدستو يكجر لي بدا ولا تحنث سوانكد مشكن فخذ بيدك ضغثا فاضرب به ولا تحنث بدسي خوت 100 پوش كوكروا او وكو قسكيك چون بدستو بقرا يكجر بيدا لها سركد بو سوانكد نكوي هم سوانكي للا عزيز ايوب عليه السلام هم خزان نايو سوانكي بشكي خوا جل جلاله امر ريقا چارەیی بۆ کردەوە بۆیە لە شەریعەتە ئەمە پێ ئەوترێ المەخارج الفقهیە دەروازەکانی شەریعەت کرانەوە بۆ گەیشتن بە هەندێک لە عیبادەتەکان طبعا حیلەی شەرعی بۆ ڕاکردنە لە عیبادات بۆ ڕاکردنە لە ئەمری خوا بەڵام مەخارجی فقهی بریتیە لەوەی کە ڕێگات بۆ ئەکاتەوە بۆی بگەیتە عەبدایەتەکانی خوا جل جلاله بابشينا خزمت سيدنا يوسف عليه السلام سيدنا يوسف براكاني زور آزاريان دابو أيويس أدبيان دابدا درسيكي بحشيان دابدا ني أزاني چون درسيان دابدا وچون براكي بهيالتو لقانون وياسي أما لكي كناتوانا من براكي خوي بهيالتو أو بو صواعي ملك أو شتيكوا شتيان بي أبيوا خسيناو كالوبالي براكاني و دواتر هاواریان لێکردن هۆ دزەکان وەرن ئێمە دزنین بەخوا ئێوە ئەزانن ئێمە دزنین دوای گەڕان لە ناو کیسەی بنیامینی برایە دەری هێنا و هێنای ڕاگیری کرد لە لای خۆی ئەمە ئەگەر سەیری ئەکەی لە واقعە جۆرێک لە فێڵێکی تێیە لە بەرامبەرەکانی بەڵام ئەوێ دەرسێکی زۆر گەورە بە براکانی بدا چونکە مەوثیق عەهد و پەیمانیان داوە بەخوا لە بەردەم باوکیانە كأم بريان وكو يوسف لنا كان بي بارزن بلام أوتا براي دو هميشان لدزدا سي هميشان لدزدا أم جور أدب دادانا كيوسف عليه السلام أيكا بلام خودي الرقاكا كشتيك بخيترنا وكسيكا وخود بزاني سور أم كسد دزني ودواي راجيري كي لله خود جورك لمخرجي فقهي أيواتك يعني بجورك لحيلية بيشاو كأكري بيبلن حيليكي شرعية بيبلن مخرجكي فقهي وكوزانيان بحثيك لزماني بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم بياوك هات بياوكي صالح هاواري هنا بولاي بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم لدسي دراوسيك والله يا رسول الله أم دراوسيم تواو هراساني كردوم عزيتم أدا آزارم أدا نارحتي كردوم بيتاقتي كردوم ظلم مليئك خلق هموي أزان زور ظلم مليئك همو روجك ظلمك مليئك همو ساعاتك پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم سری دڵی شکاوی ئەم پیاوەی کرد فەرمووی بڕۆ کەلوپەلەکانت هەموو بێنە لەسەر جادەکە دایبنە قارعة الطريق ئەوەی کە خەڵک زۆر پێ ئەڕوا ئەلەوێ کەلوپەلەکانت دانێ هەرچ کە زووتی ئەوە چییە بڵێ بڕیارم داوە ناسمەوە ئەو ماڵە لە داخی دراوسێک ڕۆژت ئەم کارەی جێبەجێ کرد خەڵک زۆر تووڕە بوون خەڵک زۆر قسەیان بە کابراوت چوونە سەر کابرا مایەوە تا کابرا ئەوەندە ئیحراج بوو لە بەردەم خەڵکە هات دەستی ئەم پیاوەی ماچ کرد ئەبەد ئیتر خراپە بەرامبەر ناکەم بەس کەلوپەلەکانە بێنەرۆ ناو ماڵێک هێنایەوە ناو ماڵێک زانایان ئەفەرموون ئەمە جۆرێک لە فێڵێک بوو حیلەیەک بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەم مسلمانەی فێر کرد هەتاوەکو هەم دەرسێکی دراوسێکەی دابدا و هەم جارێک تر زوڵمی لێ نەکرێ طبعا ئەو ڕیوایەتە زۆر قسە و باس هەیە هەندێک جار
خەڵکێک نانی ئەبڕێ ئەچێتە سەر جادە هاوارێکەکە ئەڵێن جائز نییە بچیتە سەر جادە ڕێگە عامد گرتووە ئەم فەرمایشتە دلیل لەسەر ئەوەی هەموو مظاهرات و ئەوانە دروست ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لەبەرەوەی ئەم کەسە زوڵمی لێکرا و خۆی پێ ئەڵێ بچۆرە سەر جادە ئێمە زوڵمان لێکرا بوو نانێژ لە مزگەوت تا تەراویحکە چوو بنە سەر جادە مسلمانی وە هەبووی ماوەسا جادە گیراوە دروسە کاکە زوڵم لێکراوە هاواری زوڵمەکەم ئەگەێنمە دنیا ئەوە فەرمایشتی لەسەرە و فتوای عولەمای زۆر لەسەر دروستی بابێمەوە سەر ئەسڵی مەطلب زانایان هاتوون دەواازەی زۆر گەورەیان لەم فەرمایشتە وەرگرتووە و دەروی زۆر گەوریان بۆ مسلمانە کردو مەخارجی فقهیان کردوێتەوە هند هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم هند خێزانی ئەبوو سوفیانە دایکی معاویە ئەبوو سوفیان هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم وتی یا رسول الله وەڵی خۆتە زانی ئەبوو سوفیان دەستی نوقاوە پارەم ناداتی مەصاریفم ناکێش نە مەصاریفی خۆم نەهی ئەولادەکانم ناکێش ئەگەر هەندێ جار شتێکی لێ وەرگرم شتێکی لێ بشارمەوە بۆ مناڵ ماڵ و مناڵی خۆمی سەرف بکەم ئایا گونەهبارە بم یان نا ئەمە ڕێگاکە تەریقەکە بریتێ لە دزی بەڵام لە هاوسەر لە کەسێک کە واجبە لەسەری شتێکت پێ عەتاکە و پێت عەتا ناکە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم فەرمووی خودی من ماله ما یەکفیکی وەوەلەدیکی لە ماڵەکەی ئەو بەشی خۆت و بەشی مناڵەکانت بهێنە و سەرفی بکە ڕێگەی پێدا کەوابوو هەندێک دەروازە هەیە ئەکرێتەوە لە فقهی ئیسلامیە لە شەریعەتە ئەبێ ئەمە تەنها باسی ئەو لایەن نەکەن کە دەروازەکان دائەخرێ هەندێک دەروازەی تریش هەیە ئەکرێتەوە زمانی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ طبعا ئەبوو حەنیفە پێوتێ ئەعقل هذه الأمة عاقڵترین کەسی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم پیاوێک چوو بۆ عومرە هەندێک پارە و ئەمانەت و ئاڵتوونی هەبوو نەیئەزانی لەکوێی دابنێ زۆر گەڕا پیاوێکی زۆر مەشهور بە سەلاح عالم صالح چوو پارەکەی لای ئەو دانا پیاوەکەش تەماع گرتی پارەکانی دەست بەسەر ئەگرت کابرا لە عومرە هاتەوە هیچ شاهیدێک لە بینیانە نییە هیچ شتێکی بەدەستەوە نییە هاتەوە لای داوای لێ کرد کە پارەکەی باتەوە وتی پارەکەم لا نییە پیاوەکە زۆر هاواری کرد زۆر لێی لاڵایەوە کاکە تۆ پیاوێکی خواناس چۆن ئەم کارە لەگەڵ منە ئەکەی هیچ لای من نییە چی بکە مەجبور چۆ لای ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ چۆ خزمەت ئەبوو حەنیفە بەحس و بەیانی خۆی بۆ کرد یان پیاوە صالحە مەگەر تۆ ڕایگری بەخوا منیش ڕای ناگرم بەس ڕێگایەکت بۆ ئەدۆزمەوە طبعا ئەبوو حەنیفە پیاوێکی زۆر عاقڵ بووە جارێکیانە فەرمێ سەریان بۆ چا ئەکرد عقلی زۆر خۆی زۆر بەکارهێناوە ئەڵە سەریان بۆ چا ئەکرد نەفەرێکیش لێوە وەستا بوو ئەو کەسێک کە حەلاقی بوو ئەکرد وتی دەستکاریم وەسپیەکان مەکە ڕایان مەکێشە با دەرنێن زیاد دەکەن ئەبوو حەنیفە پێکەنی وتی دەمادەم وایە ڕەشیش دەربێنەوەی ڕەشەکەش زیادکە ئەگەر قەرار بە سپی بە دەرهێنان زیادکە خۆ ڕەشیش بە دەرهێنان زیادەکە عقلی ئەبوو حەنیفە عقلێکی زۆر گەورە بوو ئەفەرمێ وتی ڕێگایەکت بۆ ئەدۆزمەوە زۆر ئاسان بچۆ لە نزیکی دوکانەکەیەوە دانیشە داوای لێ بکە هەر بینە پێ بڵێ ئەو هاوکاری ئەو ئەمانەتەی لام داناوی هەی بێ ئەمانەت نەپارێز هەی نازانم چی بم دەرەوە نەفەرێکیشی نات بۆ لای کابرا وتی بڕۆ پێی بڵێ بە ئەسپایی بڵێ لای کەس باسی مەکە خەلیفە نردوێتی بە دوای ئەبوو حەنیفە کە بیکاتە قازی ئەم هەموو بەغدا ئەبوو حەنیفە ڕەدی کردوتەوە توێتی نامەوێ توانە دەی کەسێکمان پێ بڵێ کە زۆر شیابێ ناوی تۆی هێناوە ئاگەر لە خۆ بێت ئەڵێ کابراش کە ئەمەی زانی کە حتمما جەماعەتی خەلیفە ئێستا پرسیارەکەن ئەمەژە بینن داوای حەقی خۆیەکە دوایی قازی قوزاتب دەست ناکرد نامە قازی شار هەرزوو ئەمانەتەکە هێناوە گەڕایەوە دایە دەستی کەسەکە ئەم ڕێگایە نە خەلیفە هاتبوو نە ئەم قسەش کرابوو ئەبوو حەنیفە ڕێگایەکی بەکارهێنا بۆی بگاتەوە حەقەکەی خۆی کەسەکە و کەسەکەش فعلەن گەیشتەوە حەقەکەی خۆی زۆر بابەتی ترمان هەیە لەم بابەتانە کە مەخارجی فقهی عولەما کردویانەتەوە ئەبینی لە زمانی شێخی گەیلانیە کەسێک سوێن ئەخوا تەلاق ئەخوا کە ئەبێ عیبادەتی بکەم کەس لەسەر زەویان نەیکردن هەوڵیاندا چی بکە یعنی هەرچی عولەما بوتێن وەڵا ئەم تەلاقە ڕێکەوە چونکە هەرچی بکەی پێش تۆ کراوە شێخی گەیلانی ڕێیەکی زۆر جوان نامەیەکی نووسی بۆ عولەمای حەرەم تی ئەم پیاوە ئەگەر گەیشتە لای حەرەم بۆ چەند دەقیقەیەک بۆ یەک سوور بە دەوری کەعبە چۆڵکەن بۆی لە درێژایی مێژووە کەس نەبوو بە تاقی تەنها بتوانە عومرەکە بە ئەم کەسە یەک شەوتی عومرەی بە تاقی تەنها بکە ئیتر تەلاقەکەی ناکەی منفەزەیەکی دەروازەیەکی بۆ دۆزیەوە
ئەوە بوو هارون ڕەشید جارێکیان تەلاقی خوارد لە زوبەیدەخانی خێزانی. طبعا بالمناسبة زوبەیدەیەکێکە لەو ئافرەتە ساڵحانەی کە حتا ئێستا ئاوی حەجاج کە ئەدرێ لە ئاوی زەمزەم پشکێکی ئەگەڕێتەوە بۆ زوبەید. چەندین ساڵە ئاو ئەدرێ سەرەتای ئەو کارە ئەو ئافرەتە دەستی پێ کردو کە ئاوی حەجاجەکانی گەیاندووە لە هەموو ڕێگەکانە بڵاوی کردوێتەوە، ئیشێکی زۆر گەورەی کردووە. ئێستش هێشتا ئاسەواری ئیشەکان و کارەکانی ماوە پشکێکی ئێستش لە ئەوەی بانقی وەرەقەی بانقی تایبەتی خۆی هەیە، پشکێک لەو پشکانە ئەچێتەوە لای ئەو لە پارەی ئەو سەرفەکرێ بۆ مەسەلەی حەجاج. زوبەیدە طبعا سوێنی لێ خوارد، تەلاقی لێ خوارد هارون ڕەشید کە نابێ لە ژێر مڵکی منە دابنیش. زۆر گەڕان وتیان تەلاقی کەوتووە، هیچ حەلی نییە. کەمێکی مابوو بۆ بانکی بەیانی، وتیان کاکە چارەسەر بەس ئەگەر لای ئەبوو یوسف هەبێ. ئەبوو یوسف تەڵەبەی ئەبوو حەنیفە بوو. کاتێک کە پیان وتی زۆر ئاسانە، بڵێن بە زوبەیدە با بچێت لە یەکێک لە مزگەوتەکانە لەوێ دابنیش، چونکە مزگەوت وأن المساجد لله، مزگەوتەکان تەنها هی خوان دەسەڵاتی هیچ حاکم و هیچ کەسێک بەسەریانەوە نییە. مهما كان حاكم تشكاره بي مسلمان بغير مسلمان دەسەڵاتی نییە. با بچێت لەوێ دابنیشە تەلاقی ناکەوێت، تەلاقی نەکەوت. زۆری تر لەم بابەتانە لە فقهی ئیسلامیە بە درێژی ئەخوێنرێتەوە و مەخارجی فقهی باس کراوە. ئەمە کورتی لە خزمەتانە عرض کەم. هەر مەطلبێکی دروست ڕێگاکەشی وەلەو دروست نەبێ لە شەریعەتا مەخرەج و دەرگایەکی بۆ ئەکرێتەوە. جیاوازی ئەمە لەگەڵ حیلەیەکە چۆنە کە ئینسان حیلەیە بکە بۆی لە عەبدایەتەکان دوورکەوێتەوە، حیلەیە بکە فێڵ بکە بۆی مەسەلەن زەکات لەسەر خۆی لابا فێڵ بکە بۆی ڕیبا بخوا فێڵ بکە بۆی عارق بخواتەوە فێڵ بکە. ئەم دوانە جیاوازەکەیان چییە؟ ئەمەیان هەوڵێکە بۆ گەیشتن بە تاعات، ئەویان لە دەرسی پێشوو بۆم باسکردن هەوڵێکە بۆ ڕاکردن لە تاعات. خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزێ باسم عظمت يا ربي خواه درجة كاني خير بسر ما نبكره عاقبة من بر خير وبركته خواناسي ودين داري بك يا رب العالمين. يا ربي خواه داوال لي أكين بناوي جوانه بصفتي برزه باسم عظمت يا ربي خواه ما قناهي زور ما كردوه پروردگارا بما انجر رمضان هانا من بقابيتو هنا لقناها كان من ببوره يا أكرم الأكرمين باك من كره ولا سرجم قناها كان يا أكرم الأكرمين. يا ربي خواه داوال لي أكين بقوري خود برحمته وكرمي خود لقناهي خومان ودايكو باكمان ببوره يا رب العالمين. لقناهي خيزان ومنال وهاوسر من ببوره يا أكرم الأكرمين. لقناهي برا وخشكان من ببوره يا أكرم الأكرمين. خواه داوال لي أكين لقناهي خزمك سكار من ببوره پروردگارا داوال لي أكين لقناهي دوستو هاول وخوشوستان من ببوره لقناهي قتابي وما وصا من ببوره پروردگارا داوال لي أكين لقناهي دراوسكان من ببوره لقناهي هاوشاريا كان من ببوره لقناهي خلق كردستان ببوره يا رب العالمين. لقناهي أمتي پیغمبری خواه صلی الله علیه و آله و سلم ببوره. یا ربی خواه لگناهی مردوکان من ببوره پروردگارا رحمت و برکتی ام رمضان بسریعنا ببارنا یا رب العالمین. عذابیان لسر مهیلا یا اکرم الاکرمین عفویان که یا اکرم الاکرمین. خواه تو زور دولمندو اوانج لنا و گورکانا زور هجار و بیکس و ندار. يا ربي خويا رحمته وكرمي خود يا كريم بسريانا ببارنا يا أكرم الأكرمين. يا ربي خويا هر قرفتك من هيبو من شار سركة أو من بحال ومال مال دارك خويا أو من بمنال بعطاك أو من بمنال صالحك پروردگار أو من قرزار قري سرشاني سوكا أو من نخوش خويا شفاي ببنيرا أو من كم رزق حلال زيادك يا أكرم الأكرمين. يا ربي خويا بركة بخيرنا ورزق روزي مانو يا رب العالمين. خويا بركة بخيرنا ومنال مانو بركة بخيرنا ومال مانو يا ربي پروردگار بركة بخيركات مانو عمر مانو يا رب العالمين. يا ربي خويا داوال لي أكين برحمتي خود بقوري خود بكرمي خود خويا بزي وكرمي خود بسر أمتها ببارنا بركاتي أسماء وزي بسر مانا ببارنا. يا ربي خويا كان يوكان من هالقلاوك بيركان من برآوك زي زرعات من بر بركتك. يا ربي خويا بازار كان من بر بركتك. يا ربي خويا رزقي حلال لبازار كان من زيادك. يا ربي خويا هرزاني وفرحي رومان تبكى يا رب العالمين. يا ربي خويا داوال لي أكين بناوي جواند بصفتي برزة باسم عظمت أم دعانا من لي ورقنا يا أكرم الأكرمين. خويا
بەهشتی بەرینمان شاد کە خوایە پەنا ئەگرین بە تۆ لە عەذابی قەبر پەنا ئەگرین بە تۆ لە سەکەڕاتی مەوت پەنا ئەگرین بە تۆ پەروەردگارە لە حیساب و کتاب لە بەردەم تۆیە یا رب العالمین یا ربی خوایە پەنا ئەگرین بە تۆ بە ڕەحمی تۆ لە ئاگری تۆ یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە کڕەمی خۆت عەفومان کە بمان بەخشە لێمان خۆش بە یا رب العالمین یا ربی خوایە زمانمان کولە لە دوعایە بزمانی پیغمبری خوا صلی الله علیه و آله و سلم دعا اکین یا ربی خوای او خوشویستمان له همو عمریا هر دعایی کی کردو و داوای هر چاکی کی کردو خوای امش دعوت لی اکین و پیمان عطاک هر خرابی کی پناه پی گرتوی امش پناه پی اگرین و پناه من بده یا رب العالمین آمین آمین والحمد لله رب العالمین وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گویل گناهی منی شوی او جبوری و خالی من قبول کن